وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ماڵ و سەرۆت و سامان خەڵاتی خوای پەروەردگارە. بەمەرجێک مرۆڤ بە حەڵاڵی بەدەستی هێنابێ و بە پێی شەریعەتی خوای پەروەردگار کە بۆی دیاری کردوین لەو شوێنانەدا کە بۆ دنیا و قیامەتمان بەسوودە، بۆ ژیانێکی تەندروست و ئارام بەسوودە لەوێدا خەرجی بکەین. کەواتە سەرۆت و سامان وەکو لە فەرمودەی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم، یەکێک لە چوار پرسیارەکەی قیامەتە کە لە هەمومان دەکرێت: پرسیاری تەمەنت بە گشتی، پرسیاری گەنجەتی بە تایبەتی، پرسیاری عیلم و زانست و پیشەکەت، پرسیاری ماڵ و سەرۆت و سامانەکەت. بەڵام ماڵ و سەرۆت و سامان دوو پرسیارە، دوو لقی هەیە. بەشی یەکەم، لقی یەکەم پرسیارەکە ئەوەیە: ئەم ماڵ و سەرۆت و سامانە کەم بوو یان زۆر بوو، لە دنیادا چۆنت بەدەست هێنا؟ ڕێگای مەشروع و حەڵاڵ بوو یاخود پەنا بەخوا ڕێگەی حەرام و غەش و دەستبڕین بوو؟ پرسیاری دووەم، ئەگەر بە حەڵاڵیش بەدەستت هێنابێ، هیچ حەرامی تێدا نەبێ و مافی کەسی بەسەرەوە نەبێ، ئەی لە چیدا سەرفت کرد؟ وەفیمە ئەنفەقەه، لە چیدا خەرجت کرد؟ لە چیدا پەرش و بڵاوت کرد؟ جێگات پێگرت؟ یان پەنا بەخوا دووشت هەیە کە لە ماڵە لێپرسینەوەکەی زۆر قورسە، هەم لە دنیا باجەکەی دەدەی هەم لە قیامەتە لێپرسینەوەی قورسە؟ ئەوانیش ئیسراف و تەبذیرە. بۆیە پەروەردگار دەفەرمێ: ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. لە سوڕەتی ئەلئیسراءدا خوای پەروەردگار دەفەرمێ: ماڵەکەتان بە فیڕۆ مەدەن. تەبذیر چییە؟ التفريق وأصله إلقاء البذر وطرحه. ئەو سەرۆت و سامانەی کە خوای پەروەردگار لە بەدەستی ئێوەدا دایناوە، ئەی ئیمانداران، ئەی مرۆڤەکان، ئەمانەتی خوایە، نابێت تەبذیری تێدا بکەی. ولا تبذر تبذیرا، دەست بڵاو مەبن و هەمووی بە فیڕۆ مەدەن. بەچی؟ بەوەی کەوا وەکو چۆن کەسێک مشتێک گەنمی پێیە، لە کاتی تۆ چاندندا هەمومان بینیمانەکە بەدەست تۆ دەچێنرا، ئەو کات تۆوەکەت دەچێنێ و دەیپڕژێنێ بە زەویەکەدا. هەر دەنکە گەنمێک دەچێتە شوێنێکەوە، هەر دەنکە جۆیەک دەڕواتە کەلێنی و ژێر کەرسەکە گڵێکەوە. ئەگەر تۆ بتەوێ ئەمانە کۆ بکەیتەوە، کۆ نابێتەوە. واتە وا پەرش و بڵاوت کرد، هیچی بەسەر هیچەوە نەما، هەر یەکەی بەلایە کاڕۆی. ئەو ماڵ و سەرۆت و سامانەش کەسانی نەزان هەن ئاوا بە فیڕۆی دەدەن. ئەو تەبذیرە بریتە لەوەی ماڵەکەت پەرش و بڵاوکەی، بە هەموو شوێنێکە بڵاوی کەیتەوە. تەبذیر بڵاوکردنەوەی ماڵە و خەرجکردنیەتی بەبێ ئەوەی هیچ سوودێکت پێ بگەیەنێ، نە سوودی قیامەت پاداشتێکی لەسەر وەرگری، نە سوودی دنیا. حەزێکی نەفسی و کاتیە و بە نەزانانە ماڵەکەت پەرش و بڵاو دەکەی. هەر کەسێک ئاوا قەدری سەرۆت و سامان نەگرێ و پەرش و بڵاوی بکا، دەبێتە هاوڕێی شەیطان. بۆ دەبێتە هاوڕێی شەیطان؟ چونکە شەیطان ئەم ماڵە بەهی خواب هەرچی هەیەتی بەهی خوای نازانێ، نەعوذ بالله، کەفوڕە. ئینسانیش کاتێکە ئەو سەرۆت و سامانەی بەهی خۆی زانی، دەڵێ مافی خۆمە چۆنی بڵاوکەمەوە، ئاوا بڵاوی دەکەمەوە لە حەز و ئارەزوە خراپەکانمدا. ئەو تەبذیرە دەباتە ئاستی شەیطان. چونکە ئەگەر تۆ ئەو ماڵە بەهی خواب زانی، ئەبێت لە شەریعەتەکەی خوای پەروەردگاریشەوە فێربی چۆنی سەرف دەکەیت. چونکە خوای گەورە و ڕێگای حەڵاڵی نیشانداوی بۆ کۆکردنەوەی، ڕێگاشی نیشانداوی بەوەی چۆن سەرفی دەکەیت، چۆن دەیکەی بە خەرجی خۆت و ماڵ و منداڵ و دەور و بەرت. بەڵام دوای ئەوە ئیسرافمان هەیە. ئیسراف بریتە لە خەرجکردنی ماڵ لە شتێکی حەڵاڵدا، بەڵام زیادەڕەوی تێدا بکەیت. بۆ نمونە شت هەیەک هەیە بە 10,000 جێبەجێ دەبێت، تۆ دەچی 15,000 لە هەمان شتا سەرف دەکەی، بەبێ ئەوەی کەوا هیچ زیاد و کەمێکی هەبێ. لەبەرەوەی کە تۆزێ ناوێکی پێپەیداکەی، پۆزێکی پێوە لێدەی، خۆتی پێوە بنوێنی، ئەتوانی ژەمە خواردنێک بە 10,000 دابین کەی، تۆ چووی 15,000 لێ سەرف کرد. ئەتوانیم قاپێ برنج لێنەی، چۆ توی 2 قاپل لێناو لە دواییدا کەسیش پێی نەخورا و یەقینیشە هەبوو کە زیاد دەبێ، بەس بۆی بڵێن بەڕاستی سفرەکە نیوەی لێ هەڵگیراوەتەوە، چووی خستە تەنەکەی خۆڵەکە و کەسێکیش سوودی لێ نەبینی،
گەرم نەکرایەوە هەڵ نەگیرا ژەمی دواتر نەخورا ئەوە ئیسرافە. ماڵەکەت حەڵاڵە هی خۆتە بۆ میوانی ڕێزت ئامادە کردووە خوا پێی خۆشە، بەڵام لە ئەم خێرەدا زیادە ڕەویت کرد. بەشێکی زۆری بیکەی بە 3 بەشەوە 2 بەشی بەکار هات، بەشێکی یەقینت هەبوو کە بەکار نایە بەس بۆ خۆنواندن و سفر ڕازاندنەوە و زیادە مەسرەفکردن بە فیڕۆتدا خی گەورە ئەمەشی زۆر پێ ناخۆشە. جاخوای پەروەردگار ڕێگاکەمان نیشان دەدا دەفەرمێ ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط فتقعد ملوما محسورا. هەردوو دەستت کە لە بچەمەکە و مەیکە گەردنتەوە، کەسێک دەستی بە حەبلێک بە کەلەپچەیەک ببەستن ئەوە بیکاتە پشت ملیەوە، هەرچی بیەوێ دەستی ناگاتە ژیرفانی. خی گەورە دەفەرمێ دەستی خۆت ئاوا کەلەپچە مەکە. بەداخەوە بەڕێزان کەسانی یەکمان هەن ئاوا دەستی خۆیان کەلەپچە کردووە، بەخوا وا کەلەپچەی کردوێتە دەستی بۆ ئەو ژیرفانە ناچێت. ئەو کەسانە چین مەلومە دایمە سەرزەنش کراون، خەڵک گاڵتەیان پێ دەکا، سەرزەنشتیان دەکا، ئەگەر سەرۆکی خێزان بێ باوک بێ ماڵ و منداڵی دەستی بێزارن سەرزەنشتی دەکەن، خەڵک پێڵە کاکی گیان وەڵڵاهی گوناحە تۆ ئاوابی، ئەو جلوبەرگە شڕەت ئەو ماڵ و منداڵە داماوەت ئەلحەمدوللا سەرۆت و سامانێکی زۆرت هەیە کەچی خێزانت دەچێت دەستکە سەوزە باس قەرز دێنێ مریشکێکرای مریشک فرۆشێک بە قەرز دێنێ بۆ میوانێک ئەی بۆچیت هەڵگرتووە؟ خۆ هەموو خەڵک دەزانێت ئەلحەمدوللا مڵک و ماڵێکی زۆرت هەیە، داهاتێکی مانگانەی زۆرت هەیە، موچەیەکی زۆرت هەیە، قومارچینی عەرەخۆرنی ئەم لاولای خراپت نییە، ئەی باشە تۆ هەر کۆی دەکەیتەوە. ئەو کەسەی کەوا دەستی خۆی کەلەپچە کردووە دەستی بەس بۆ گیرفانی نەبە، دەست بۆ پشکۆی ئاگر بەرە پێی خۆشتر لەوەی دەست بۆ گیرفانی بەرێ و چەند هەزارێکی لێ دەربێنێ، چەند دۆلارێکی لێ دەربێنێ. جاوە پەیوەندی بە دەوڵەمەندی و هەژارەوە نیە، هەیە کەمی هەیە هەر ئاوا ڕەزیلە، هەیە زۆر زۆری هەیە هەر ئاوا ڕەزیلە. ئەو کەسانە قابلی سەرزەنشتکردنن، بەڵام لە مقابلە بۆ ئەوەی نەڵێن فڵان کەس ڕەزیل نییە، بۆ ئەوەی لە ناو خەڵکا پێ نەڵێن فڵان کەس وەڵڵا برام بەخوا زۆر دەستکراوەیە حەز بە ناو و ناوبانگی خۆت بکەیت، بۆ ئەوەی کاوا لە لۆمەی لۆمەکاران ڕزگارت بێت کە بڵێن فڵان کەس ڕەزیلی لەگەڵ خۆی ماڵ و منداڵ و میواندا دەکا، ئەم جاها بە پێچەوانەوە 180 لە بەولاترەوە بچی هەرچی بەدەستەوەیە بیخەیتە گۆڕ. ولا تبسطها كل البسط، نا ئەواژ مەبە هەرچی لە دەستە ئەوا بیڕێژی، هیچ لە گیرفانتا نەمێنێ، هیچ لە قاسە و کاسەتا نەمێنێ، هیچت بەدەستەوە نەمێنێ. پارەیەکی زۆری مانگانە موچەکەت زۆرە، داهاتت زۆرە، لە 2-3 شوێنەوە الحەمدوللا کار دەکەی، کەچی ئەوەندە دەست بڵاوی هیچت بەدەستەوە نەمێنێ کە دەبوایە بەشێکی باشت لەم هەموو داهاتە زۆرە پاشەکەوت کردایە. فتقعد ملوما محسورا. محسورا لێرەکانە بۆ ئەو کەسەیە کە ئاخی حەسرەت هەڵدەکێشێ، بەخوا هەر کەسێک زۆری دەستکەوت هیچی لێ پاشەکەوت نەکرد هەمووی خەرج کرد مەحسوورە، دڵنیا بێ ڕۆژێک کوردەواری ئەڵە کاڵک بە ئەژنۆی دەشکێنێ، دەست دەسەر چۆک داما و زەلیل لۆمەی خۆی دەکا، دەڵێ ئای چیم بەخۆم کرد. ئەوە تا ئێستا خەڵک بە قەرزیش پارەم ناداتێ. هەموو ئەوانەی زیادەڕەوین بۆ دەکردن بۆ ئەوی ناو ناوبانگم بزانن، بۆ ئەوەی پێم نەڵێن ڕەزیلن، هەر ئاوڕم لێ نادەنەوە، هەر ئەوانە ئەمڕۆ گاڵتەم پێ دەکەن، خۆزگە دوێنێ گاڵتەیان پێ بکردمایە و شتێک پارە لە گیرفان مابمایە. مەحسوورە زۆر بە حەسرەتەوە دەبی. هەموو خەڵک ئەمجا سەرزەنشتت دەکاڵن بەخوا دیارە ئەمە ئەخلاقی باش نییە، ئەمە دیارە لەوەسێ قوماری کردبێک هاکە تۆ ئەم هەموو پارە دەست دەکەوت، ئەم هەموو وچەیەت هەبوو لە 2-3 شوێن پارە دەهاتە ماڵتەوە، ئەم هەموو مڵک و ماڵەت هەبوو، ئەی کوا چین لێ هات؟ هەر ئەوانەی نانت دەدانێ بەخوا بخوایان لۆمەت دەکەن کە نەدما. بۆیە قورئان چەند بە وردی و بە جوانی ئاگادارمان دەکا، دەفەرمێ ئاگاتان لە سەروەت و سامان و ماڵەکەتان بێ بە فیڕۆی مەدەن. ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێ بێ لە تەفسیرە بەناوبانگەکەیدا الجامع لأحكام القرآن لە مجلدی دەدا لە لاپەڕی 248 دەفەرمێ من أنفق ماله في الشهوات زائدا على قدر الحاجات وعرضه بذلك للنفاد فهو مبذر. هەر کەسێک ماڵەکەی سەرفکات لە ئارەزوەکانیدا زائدا على قدر الحاجات، پێداویستەکانی ژیان شەرع ئەمری پێکردووە بۆ خۆت و ماڵ و منداڵت خەرجیکەی، بەڵام زیاد لە پێویستەکان، زیاد لەوەی کەوا پێداویستی ژیانێکی تەندروست و مرۆڤانەیە پێدەوترێ ژیان زیاد لەوە خەرجت کرد وعرضه بذلك للنفاد، وردەوردە بەهۆی ئەمەوە هیچت بەدەستخۆتەوە نەهێشت، ئەو کەسە مبەذیرە. ئەمجا دەبێتە هاوڕێی شەیطان،
ئەمجا شەیطان ڕێگای بۆ نیشان دەدا ئەڵێ بەڵکو ئەم جارە پارەت دەستکەوێتەوە دەزانی چۆنی خەرج دەکەی و دەرس و عیبرەتت وەرگتۆ بڕۆ پەلاماری حرامدا بڕۆ پەلاماری غەشدا بڕۆ زی بکە بڕۆ ڕاوەڕوت بکە ئەمجا شەیطان دەرگای بۆ دەکرێتەوە تۆ دەبی بە هاوڕێی شەیطان پەنا بەخوا بۆیە لە شەرعا دەفەرمێ خانووەکەت مەفرۆشە خانووت هەیە ئەلحەمدوللا خانوویەکی فراوان و خۆشت هەیە بێعیبی لە گەڕێکێکی جوان دراوسەی باش کۆڵانی چاک دوکانێکت هەیە ئەو خانوو لە خانووەکەی مەبەستمانەوەی زیادت هەیە خانوویەکی زیادت هەیە ئەلحەمدوللا دوکانێکت هەیە بەکرێت داوە مانگانەیەکی باشی لێوەردەگری سوپاس بۆ خی گەورە لە جگە لە خانووەکەی خۆت زەویەکت هەیە دەتوانی بەیانی منداڵەکان کە گەورە بوون شویان کرد ژنیان هێنا هاوسەگیریان کرد نەچنە دەرگای خەڵک خۆت بۆی بکەی بە خانوویەک دوو قاتێک دروستکەی دوو منداڵت تیا بحەوێتەوانە بەبێ منەتی و نەبنە کرێکی و چاوبەرە ژێری خەڵک زێڕێکت هەیە وەکو پیاودان ناو زەکاتی شەرعی لە دەی ساڵانە مانیع نییە زێڕێکت هەیە هی خێزانتەوە الحەمدوللا زێڕێکی باشە و حولی مباحە و بۆ خۆی بۆ ڕازاندنەوەی خۆی بەکاری دێنە بە شەرعیانە هاتی بۆ ئەوەی کەوا ماڵەکەت بگۆڕی وتت وەڵڵا لە کەوانتەرەوە فڕی دەنە دەرەوە تا قەنەفەر لە کاتێکە هیچ چیشی بەخوا عیبی نییە هاتی هەموو لە دیکۆرات و سەقف و دار و بەردا کە بەخوا عیبی نەبوو وەڵڵاهی کەسانی بە حرمەتی وەکو جەنابتان بەهاتایە ماڵت دەیگوت ئەخوا بە زیادێ وەڵڵاهی ماڵ و خاڵێکی ڕێک و پێکت هەیە چووی دوکانەکەت فرۆش بەس بۆی بڵێن کەوانتەرێکی لە تورکیاوە بۆ هاتووە بەس بۆ ئەوەی کە خەڵک هاتە ماڵەکەت بڵێن ئەم قەنەفانت چ بابەتێکن ئەمە هەرکە دانیشی نازانی دەچێت ناوچی ئیسفنجێکەوە بەس بۆ ئەوی خەڵک ئاوات پێ بڵێ بۆی ئۆتۆمبیلەکەت بگۆڕی ئۆتۆمبیلەکەت هەیە هەرچی ڕقە و تەقەیە تێدا نییە ئۆتۆمبیلێکی نەرمونیان و خۆش و سەلامەت و بێوەی ئەچی دەیگۆڕی بە ئۆتۆمبیلێکی زۆر گران بەهاتر بۆی کە چوینە فلان پرسە و تعزیە خەڵک ئاماژە بکە ئەو ئۆتۆمبیلە جام ڕەشەکەی فلان کەسە پۆزی پێوە لێدەی خۆت بنوێنی اعتیبار بە حسابی خۆت بەهۆی ئۆتۆمبیلە گران بەهاکەتەوە پەیداکەی ئەچی ئەم خانووی کە کرێیەکی باشە لێوە دەگەی خانۆکەی وە دەفرۆشی ئەچی دوکانەکە دەفرۆشی ئەچی زیێڕەکە دەفرۆشی ئەچی زەویە زیادەکەی ماڵت دەفرۆشی بۆ ئەوەی کەوا کەل و پەلەکانی ماڵت کە هیچ عیبیان نییە یان بتشت گۆڕیایە تعمیرێکی خانۆکەشت بکردایە یەک لەسەر دەی ئێستای تێ نەدەچوو بەس بۆ ئەوەی خۆت بنوێنی بۆی کە ناو ناوبانگ بە ماڵەکەت پەیداکەی خەڵک سەر سوورمان دەربڕێکە هاتە دیوەخان و ماڵ و مەدبەختەوە ئالەو کاتەدا تۆ ئەوە تەبزیرت کردو ئەوە لە ئیسرافیش خراپترە بەڵام تەبزیر کە لە خوار ئەوەیە بریتە لەوەی کە ئینسان حەڵاڵە ماڵەکەی خۆتە بۆ پرۆژەیەکی خێر و خزمەت سەرفی دەکەیت لە ماڵ و منداڵی خۆتدا بەڵام زیادە ڕەویت کردووە بە تایبەتی ئێستا ئەموو ئیسرافە لە زۆربەی ماڵەکانماندا ڕوودەدا مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە زۆربەی خەڵک واتر بە ڕۆژوو دەبێت تا ڕادەیەک زیاتر برسی دەبێت لە ڕۆژانی تر بە بێگومان ئەو کاتە هەرچی حەزی لێ بوو دڵی بۆی چوو لە نیۆڕۆ جار هەیە لە بەیانیەوە لە عەسرەوە هەوڵی کۆکردنەوەی دەدا هەرچی چاوی پێکەوە دەتوانین نیو کیلۆت بکڕێ زۆر بە ئاسانی بەخوا هێشتا لێتان زیاد دەبوو ئەچێت 2 کیلۆ دەکڕێ ئەتوانی دەبەیەک شەربەت بکڕی دەچێت 4 دەکڕێ وەزانە تێر ناخوا ئەتوانی قاپێ برنج لێنێ بۆ خێزانەکەت بە پێ ئەندامانی خێزان بەشی دەکردێت چەند منزڵێکی گەورە لێ دەنێ دواتر دەڵەوەخوا پارشێویش ناخورێ بۆ ڕۆژی داهاتوو ناخۆشە گەرمیکەیتەوە بێ ڕێژنەتەنەکەی خۆڵەکەەوە لە زرفێک لە سفرەی نایلۆن دەکرێت حتا تەنانەت تەیروتواریش استفادەی لێ ناکە و دەبێت ئاگامان لە خۆمان بێ باش ماڵەکەی خۆشت بێ و حەڵاڵ بێ با لە حەڵاڵیشە بۆ بەربانجی ڕەمەزانیش بەکاری بێنی با بۆ میوانی خۆشەویست و موسڵمانیش بەکاری بێنی بەڵام لە ئیسراف خۆت بپارێزە ماڵ و سەروەت و سامان بەچی بپارێزین بە چەند خاڵێک الاقتصاد و نصف المعیشە هەر کەسێ دەست پێوە بگر بێ نیوەی گوزەرانی دابین کراوە نیوەی یعنی دەکرێت تۆ پارەیەکی زۆرت مانگانە ساڵانە داهات بێ و دەستکەوێ بەڵام کاتێک کە نازانی چۆن خەرجی دەکەی بە ئیسراف و بە تەبذیر پەرش و بڵاوی دەکەیەوە دایمە محتاجی دەشکرێ داهاتێکی زۆر کەمتر لەوەت هەبێ بە نەخشە و بە پلانێکی جوان بەڕێوەی دەبێ ماڵەکەت سرف دەکەی سوپاس بەخوای پەروەردگار والله الحەمدولله لێش زیادە و پاشەکەوتیشت هەیە ئێمە زۆر جا دەبینین کەسانێکمان بینی و دایمە محتاجن بەڵام وڵی کەسابەتیش دەکەن موچەی زۆریشیان هەیە خۆی موچەخۆرە هەیە خێزانی موچەخۆرێکتر کوڕێکچێکیشی لە ماڵەوە شتێک وەردەگرێ کەچی تەماشا دەکەی دایمە محتاجە ئەمە یان تەبذیری کردووە پەرش و بڵاوی کردووە یان لە حەڵاڵە ئیسرافی کردووە ئەوە خۆ قورئانەکە دیاری کردووە کەسانی کیشمان هەن الحەمدولله لەوەتی ماڵ و حاڵن دەستیان بە گیرفانی خاڵیدا نەکردووە ڕۆژێک قەرزاری خەڵک نەبوون ڕۆژی لە دەرگای خەڵکیان نەداوە
بەڵکو ئەلحەمدوللا دایمە ژیانێکی محتەرەم و ڕێک و پێکیان هەیە. ئەگەر سەیرەکەی معاشیشیان کەمە، موچیان کەمە، داهاتیان کەمە، بەڵام چەند خاڵێکیان جێبەجێ کردووە. لە زنجیرە باسی یاددا لەم ئەڵقەیەدا یادی خۆم یادی بەڕێستان، ئێوەی بینەرانی بەڕێز، ئێوەی ئەهلی مزگەوتیش دەخەمەوە کە کۆمەڵە خاڵ هەیە بە ئەنجامدانی ئێمە دەتوانین ئەگە داهاتێکیشمان تا ڕادەیەک کەم بێ و وەکو ئێستا موچەش لە کاتی خۆیدا نەدرێ و هەروەها بازاڕیش ئەو گەرم و گوڕیەی نەبێ، بە جێبەجێکردنی ئەم نەخشانە بەویستی خوای گەورە خوا بەرەکەت دەخاتە ماڵەکەتەوە. لە دوو بەڵای حرامی تەبذیر و ئیسراف کە قورئان نەهی لێ کردووە لا دەدرێت وەکولوا وەشرەبوا بەڵام وەلا تسریفوا. کاکە وەڵڵاهی بخۆ خۆت برسی مەکە، سکت بە پشتەوە منووسێنە. وەڵڵا خواردنەوەی حەڵال لە شەربەتە، لە دوێ، لە ماستاوە، لە هەر خواردنەوەیەکی حەڵاڵە درێخی مەکە، ئاوی پاک و پوخت بخۆوە، ئاوی پیس مەخۆ، شەرع پێی خۆشە بەمەش بە چاکە بۆت حیسابە کە دەیخێتە دەمی خۆت و ماڵ و منداڵتەوە، ئەوەش هەموو بە سەدەقات حیسابە. بەڵام ئاگاد لە یەکشت بێ، ئاگاد لەوە بێ وەلا تسریفوا، زیادە ڕەوی مەکە لەو حەڵاڵەدا. ئێتر تۆ بۆ ئەوەی کە لەمانە ڕزگارت بێ لە ئیسراف و لە تەبذیر، یەکەمیان بە نەخشە و پلانت هەبێ بۆ ڕێگربی لە دەست بڵاوی، چونکە هەر کات داهاتت زیاتر بوو لە خەرجیت دەروون و جەستەت ئاسوودەیە. ئەو مانگەی ئەو ساڵەی کە سەرژمێری داهاتی خۆت کرد، سوپاس بۆ خوای گەورە داهاتەکەت زیاتر بوو لە خەرجی ساڵەکەت یان لە خەرجی مانگانەکەت، ئەگەر مانگانەیان ساڵانە حیساباتی خۆت دەکرد، پاشەکەوتێکت هەبوو دڵ و دەروونێکی ئیسراحەتت هەیە، هەز بەبوونی خۆت دەکەی، هەز بە گەورەی خۆت دەکەی، هەز بە ئەوە دەکەی خێزانت بەڕاستی ئافرەتی چاک بووە، وەڵڵاهی منداڵەکانت ساڵح حەشک و دەست بڵاویمان نەکردووە، هەز بە ئاسوودەی جەستەت دەکەی. سوپاس بۆ خوای گەورە پشت بە خۆت دەبەستی، پشت بە خوای گەورە هەمومان دەبەستین، پشت بە خۆت دەبەستی ئەلحەمدوللا دڵی ئیشاڵڵا لە دەرگای نامەرد نادەم، سوپاس بۆ خوا ساڵانە مانگانە شتێکم پاشەکەوت کردووە. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر سەیرت کرد دایما خەرجیەکانت زیاترن لە داهاتەکانت، وەکو ئەم وڵاتی کوردستانی خۆمان و عێراق و وڵاتە دواکەوتەکان هەمیشە کاتێکەوە ساڵانە بودجەی وڵات دادەندرێ ئەڵێن بەخوا وڵات ئەوەندە قەرزدار بووتەوە. ئێستا ئێمە لە کوردستاندا لە عێراقا بەردەوام قەتمان نەبینی بڵێن وڵا بودجە لێی زیاد بووە، ئەڵێن ئەوەندە کورتێنانی هاتووە. جا وڵا ماڵیش وەکو وڵات وایە، ماڵی واش هەیە بەداخەوە دایمە کورتێنانی هەیە، دایمە قەرزاری ئەمە قەرزاری بازارە لەمی وەردەگرێ بەوی دادەدا حتا ئاخری ماڵەکە تێدا دەچێ و شیرازیان تێک دەچێ و دایمە چاوبەرەژێری خەڵک و دەست بە قەرز و قەرزیش زەلیلی ڕۆژە خەمی شەوە بەخوا بۆ ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان خەول لێ ناکەوێ. والله لە ڕۆژە ڕوود نایە بچێتە چێ مزگەوت و جەماعەت و جومعەڵی خاوەن قەرزەکە ببینم وەکو بەفر دەتوێمەوە، حەیام دەچێ، ئابڕوم دەچێ کە نەم بۆ بیدەمەوە. بۆی لەمە ڕزگارت بێ یەکەم خاڵ دایمە با پاشەکەوتت هەبێ کاتێک کە زۆرت دەستکەوت. هەیە موچەیەکی زۆر کەمی هەیە، ئێستا پاکەرەوەیەکی سەرجادا ڕێز و حرمەتمان هەیە بۆیان یەخوا لە ساغون تخوا 300,000 ئەی هاوار لەم زولفای بڵێ پاشەکەوتت هەبێ. والله برا هەندێک شت هەیە پاشەکەوتی لێ نابێ، بەڵام هەندێک زروف هەیە، هەندێک کات هەیە لە ژیانە بۆ هەندێک کەس بۆ زۆر کەسیش جاری وا ڕێ دەکەوێت ئەلحەمدوللا بارودۆخ وایە کە کەسابەتێکی باشت هەیە، داهاتێکی زۆرت دەست دەکەوێت، پارەیەکی زۆرت دەست دەکەوێت، ئەو کاتانە بە فرسەت بزانە شتێک پاشەکەوتکە. وتراوە ئیذا ضحك لك الزمان فكن على حذر لأن الزمان لا يضحك كثيرا. هەر کاتێک بارودۆخیش ژیان بۆت پێکەنی، هەر کاتێک ژیان بەدەمتەوە پێکەنی بە فرسەتی بزانە على حذر، لەسەر حەذەر بە، لەسەر ئەوە بە وریا بە، چونکە زەمانە، چونکە کات و سات، چونکە ڕۆژگاری ژیان هەمیشە بەدەمتەوە پێ ناکەنێ، هەمیشە لە بەرزی نابی، هەمیشە گیرفانپڕ نابی، هەمیشە هەر ناتە دەستت. ڕۆژگارێک بازار دادەخرێ، بارودۆخی وڵات گۆڕانکاری بەسەرادێ، موچەند نادرێ لە کاتی خۆیدا، حکومەت گەندەڵ دەبێ و مافت دەخوا. ئیتر لەم کاتانەدا تۆ ئەگەر شتێکت پاشەکەوت کردبێ لەو ڕۆژانە نەبوونیانەدا ئەلحەمدوللا مرتاحی و ئیسفادەی لێ دەکەی. بۆیە ئەگەر ڕۆژە زۆرت دەستکەوت مەڵێ وەڵا ئەم مانگە داهاتم زۆر بوو، ئەم ساڵ سوپاس بۆ خوای گەورە کە من موچەخۆر نیم، بە هەندی ئاژەڵم هەیەوە هەموو فرۆشتۆ پارەیەکی مۆڵت هاتۆتە دەست، کوشت و کاڵتە بۆ فەلاحەتیتە بۆ فرۆشتوتە پارەیەکی مۆڵ هاتۆتە بەردەستەوە. مەڵێ مادام زۆرم دەستکەوتەوە وەڵام منیش زۆر سەرف دەکەم، نە ئەم ساڵ زۆرم دەستکەوتووە ئەلحەمدوللا بەشێکی باشی لێ پاشەکەوت دەکەم.
احتیاتی ئەوە دەکەم کە ساڵانێک ئەگە خوا نەخواستە نەبوونی و نەداری و گرفتاری و نەخۆشی ڕووی تێکردین لە دەرگای خەڵک نەدەین و قەرزاری خەڵک نەبین. دووەمیان هەر شتێک حەزت لێی بوو دەست بەجێ مەیکڕە، یعنی سەی دەکەی بەدڵ تا دێ فڵان شت بکڕی، ئەمڕۆ مەیکڕە بەیانی مەیکڕە بڕواتان هەبێت لە دواییدا بۆ خۆت حەزەکە لێی بەسەر دەچێت، نەشت کڕی بڕێک پارەی باشی شت بۆ مایەوە و هیچ لە گۆڕانکاریش لە ژیان تا ڕووی نەدا. هەر شتێ حەزت لێی بوو ئارەزوت بۆی چوو دەست بەجێ مەیکڕە. سێم بەلستی شتکڕینەوە نەبێ مەچۆ بۆ مارکێت و بازار. ڕوو لە مۆڵێک مەکە، ڕوو لە بازارێک مەکە، ڕوو لە مارکێتێک مەکە هەتا قایمەی شتکڕینت پێ نەبێ. لە ماڵەوە لەگەڵ خێزان و منداڵەکان تا بیر بکەنەوە چ پێویستێکمان هەیە هەموو ڕۆژە جارێ مەچۆ بۆ بازار، هەفتەی جارێک بچۆ، زۆر ناچار بوو هەفتەی 2 جار بچۆ. ئیتر هەموو ڕۆژە تۆ لە بازاڕی مەسرەفت زیاد لە حەد دەبێ و هیچت بۆ پاشەکەوت نابێ. ئەو هەفتەی 2 جارەیان هەفتەی جارێک پێداویستیەکانی ماڵتان دابینکەن کە ئەم ماڵە پەکی کەوتووە لەسەر ئەم شتانە کە چووی لەوێت تۆ لە مۆڵەکە هەرچی چاوت پێی کەوت و حەزت بێ بوو کڕیت پێداویستەکان نیوە نەکڕی و گیرفانت بەتاڵ بووە، نەگەیشتوێ نیوەی مانگ و قەرزار بوویتەوە. چوویتە بازارێک چووتە مارکێتێکەوە تۆ قوتوویەک شتێکت دەوێت لە بابەتێکە پێویست نەکە چاوت بە چەند نەوعی ترکەوت ئەوانەش بکڕی، چونکە لە ماڵە زانیوتە کە پێویستت پێی نییە. بۆیە هەر کەسێک کە بەبێ لستی شتکڕین دەچێتە بازار بەبێ ئەوەی لە مێشکە حاضر بێت کە چی پێویستە و چی دەوێت دەچێت شتەکان دەکڕێت بڕواتان هەبێت زۆربەی کاتکەوانی کڕیونی دوای فڕیان دەداتەوە. خۆوانەگە بیان فرۆشیەوە کە لوپەلی ماڵیش بن کەس بە خۆڕایی هەر بۆت فڕێنادا، هەر بە یەک لە سەرسەتی نرخەکەی خۆی کۆنەفرۆش لێن ناکرێتەوە و پاشان سەیەکی ماڵەکەت پڕپۆر لە کەلوپەلی زیاد لە جلی زیاد لە پێڵاوی زیاد لە ئەشیای زیاد نازانی چیان لێ بکەیت، چونکە بەبێن نەخشە بەبێ پلان بەبێن لیستی نووسین چوویتە بازار و مارکێت و ماڵێکەوە کەشتە زیادەکانیش پارەکەتیان بە فیڕۆدا و جێگاشیان بۆ نەگرتی. شت بە قیست و قەرز مەکڕە. خاڵی چوارەم هەوڵ بدە هەرگیز شت بە قیست و قەرز مەکڕە. وەڵڵی کاکە گیان نەدبێ باشترە دان بە خۆتا بگرە هەر مانگەی شتێک کۆکەوە بە ئیزنی خوا گەورە ئەمجا کە کڕیت بە پارەیەکی نەقت بە کەمتر دەیکڕی وە دڵت مرتاحە. ئەوەی بە قەرز دەیهێنی ئەوەی بە قیست دەیهێنی 1 سەعات خۆشحاڵی. ئەو ڕۆژە هێناتەوە ماڵەوە ئەمجا تۆ ساڵێک هەیە کوڕە بەخوا 2 ساڵ هەیە 10 ساڵ لەژێر قیستایە تۆ بەردەوام مانگانە سەری مانگ پێێتەوە دەدا. جا ئەگە موچەکەت نەهات ئەگە خوا نەخواستە تووشی نەخۆشیەک بووی ئەگە ڕووداوێک کاتە ژیانتەوە ئێتر برا تۆ دەفەوتەی ئەمجا قیستەکان هەیە دەبێتە ڕیبا لەسەرت زیاد دەکا نات حتا هەیە خانوویان پێفرۆشتووە سارێ بە قیستێناوە کەلوپەلی ماڵی بە قیستێناوە هەیە منزڵی بە قیستێناوە کە ناوێت لە ماڵەوە ئەوە هەموو لەسەر کەوانتەر دانراوە بیباتەوە بە خۆڕایی لێ وەرناگرێت کۆنەفرۆش بە 1 لە 100 خۆی لێ وەرناگرێتەوە بە نرخێکی خۆی. هەیە ئەوەندەی شت بە قەستێناوە ئێستا داهاتەکەی دەست ناکەوێت ئێستا موچەکە نایە ئێستا دوکانەکە و بازارەکەی نەماوە هەیە کۆمپانیاکە داخراوە ئەم کارمەند نەماوە موچەکە زۆرەکەی جاران نەما 2-3 معاشخۆر بوون دەیانگوت قستێکی پەشێ دێن بە قست ئێستا 2-3یان بێکارن شوێنەکارەکان داخران کەسی تریان هێنایە شوێنەکەی وەڵا وەختی ێزان هەمانە خانوەکەی فرۆشتووە خانوەکەیان پێفرۆشتووە و تووشی ڕیباخۆری و سوخۆریش بووە گونەهباری لای خوا و عیبداری لای خەڵکیش بوو ئەوەی هەشتی بوو لە دەستیدا. بۆیە هەرگیز شت بە قست و قەرز مەکڕە. پێنجەم بە ڕیکلام مەخەڵەتێ بە ڕووکەش فری و مەخۆ. ڕیکلام پێویستە هەبێ بەڵام بزەرور نییە بۆ هەمومان. کاکە گیان تۆ لە فەیسبووکەکەت مەکەوە تۆڕی کۆمەڵایەتی مەکەوە کە لە ڕێی ئۆنلاینەوە شت کڕین ئەوە فەوتێنەرە. ئەم شتە هیچ بیر لێ نیە لە ماڵی جەناب تا لە ماڵی منە هیچ پێویستێکمان بەم بابەتە نییە هەر نازانین هەیە ئەوەندە ڕیکلامێکی بە قووەتی بۆ دەکات لە فەیسبووکە لە تەلەڤیزۆنە ئەنجاڵە بە ئۆنلاین گەیاندنمان بێ بەرامبەرە یان بە 5,000 بە تەکسیەکەدا لە 8 شارێکی کوردستانی بۆ دەنێرم وای دەڕازێنێتەوە دەڵێ ئەگەر بێت و ئەم خواردنە نەخۆم هەر فەوتاوم ئەم کەلوپەلە ئەم ئامێرە ئای چەند بەختەوەرت دەکات چەند جوانە چەند چاکە چەند هەرزانە وەڵی کە هاتە ماڵەوە بڕاتان هەبێت دوای شەوێک لێی بێزاری سەی دەکەی ئەوەی کە تۆ بینیوتە ئەوی وەسف کراوە ئەوە نییە خۆ تۆ لەبیرن نەبوو خۆ تۆ پێداویستی ژیانن نەبوو حاجیات نەبوو ضەروریات نەبوو پێداویستی خۆت و ماڵ و منداڵن نەبوو پێداویستی میوانن نەبوو بە ڕیکلامی سەر فەیسبوک نەخەڵەتەی بە ئۆنلاین شت مەکڕە با پارە لە جیشفان تا بێ لیستەکە لە ماڵە حاضر کرابێ پێداویستیەکە زۆری بۆ هێنابێت ئەمجا بڕۆ بازاڕەکە لە ڕێی ئۆنلاینەوە لە ڕێی ڕیکلامەوە مەخەڵەتەوە شت مەکڕە. خاڵی شەشەم پێویستە ژنیش هاوکاری مێردەکەی بێ
سعدی شیرازی فەرموویەتی ژنی چاک و سەلار و ژیر مێردی هەژار دەکات بە میر. بەخوا ئەگەر ژن چاک بێ سەلار بێ ژیر بێ مێردەکەی ئەگەر هەژاریش بێ هێندەی بۆ پاشەکە و دەیکا بە میر. بەخوا ئەگەر ژنیش عاقڵانە بیر نەکاتەوە ژنێکی سالار سەلارە نەبێ ژنێکی هەرزە بێ ژنێک بێ بەس چاوی تیژ بێ بۆ بینینی هەموو شتێک بەڵام چاوی دوور نەبینێ هەر ئێستا ببینێ ئێستا چاوم پێیکەوت بەخوا حەزم لێتی و ئەمە مودێتی و ئەی خەڵک چیمان پێ دەڵێن باگە خەڵک هاتن سەدیان سۆڕ بمێنە لە ماڵەکەم و بڕۆنەوە مەدحم بکەن بڵێن ماڵەکە و کەلوپەلەکەی ئاوا بوو ئەمە میربی واتە پارەدارێکی گەورەش بی دەتێنێتەوە سەرسەفەر. بەڵام ژنانی ئێمە خوشکانی ئێمە ئافرەتانی ئیماندار تێگەیشتون لە دین و ژین پابند بە شەریعەتەوە وەڵی مێردەکانیان دەستکورتیش بن هەژاریش بن داهاتکەمیش بن چونکە دیندارن چونکە ژیر و سالار و سەنگینن بە ئیزنی خوای گەورە مێردە هەژارەکان دەکەن بە میر بە قەدەر پێداویستی بە قەدەر بەڕێی خۆیان پێ ڕادێکێشن و زیادەڕەوی ناکەن. کەواتە کورت و پخۆت بزانە پارەکانت لە چیدا خەرج دەکەی. ئایا یەکەم پاداشتی لای خوای هەیە؟ هەر پاداشتی خوا لە چیدایە؟ هەر پارۆنانێک خۆت بیخۆی بەبێ ئیسراف، هەر پارۆنانێک دەیخیتە سەر سینی و سفرەکە و ماڵ و منداڵەکەت دەیخوا خێزانەکەت دەیخاتە دەمیەوە منداڵەکەت لە قوتۆشیرەکەەوە حتا وەکو پسکیتەکە کە لە مەکتەب دەیکڕێ لە فەیەکە لە دەرەوە ناچارە بیخوا هەمووی دەچێتە سەر تای تەرازوت. ئەوەی دەیدەی بە جلوبەرگ بۆ خۆت، ئەوەی دەیدەی بە جلوبەرگی شەرعی بۆ خێزانت، ئەوەی دەیدەی بە جلوبەرگی شەرعی و داپۆشرا و عەبای سەر حیجابەکەش وە کچە بەڕێزەکانت، ئەوەی کوڕەکانت ڕەشوڕوود نین و خەڵک بە چاوێکی هینەوە سەیریان ناکە بە سەربەرزی و بەبێ زیادەڕەوی و بەبێ ئیسراف جلوبەرگیان پۆشتە و پەرداخن ئەوە هەر هەمووی لە تەرازوی قیامەتی هەموماندا حازرە سوپاس بۆ خوا. وامەزانە بڵێ وەڵام من خێرم پێ ناکرێت. گەورەترین خێر خزمەتی خۆتە. دوای خۆت ماڵ و منداڵت خزمەتی داکوبابت ئەوەی بۆ داکوباوتی سەرف دەکەی، ئەوەی بۆ خوشک و برای خۆت کە هەژار و نەدارن ئەوەی بۆ خزمەکانتی خەرج دەکەی. ئەمانە هەموو جێگا دەگرن. ئەوەی کەوا هەژار و نەدارێکی چاو بە فرمێسک دەخەیتە زەردەخەنە و خۆشیەوە بەخوا برا ئەم پارە جێگای گرتووە. بەخوا سەیەکی کابرا هەرچی کەلوپەلێکی پێداویستی ژیانە نیەتی وەڵی تازە لۆگ لە کارتۆن ئابۆی دەبەی ئەو ماڵ و منداڵە هەموو ڕوویان دەکرێتەوە. لە تەلەڤیزۆنیش نابێ و فۆکسی کامیرەش ناخێ سەریان و فرمێسکیشیان پێ نابارێنی بەبێ ئەوەی کەس چاوی لێبێت لە ناو ژووری خۆیاندا فرمێسکیان بۆ دەکەی بە زەردەخەنە ڕووی دەڵی خۆڵ بە سەریان ناکراوە ڕووەکەیان دەکەیتەوە دەبێتە گوڵێکی بەهاری هەمویان ڕوویان دەگەشێتەوە. ئەم ماڵە جێگەی گرتووە لەوێدا بەبێ ئەوەی کەوا کەس ناوت بێنێ ڕیایی بچێتە کارتەوە تەلەڤیزۆنت لەسەر بێ ڕیکلامت بۆ بکات تۆ لەبەر خاتی خوا هەژارێکت ڕزگار کرد لە هەژاری قەرزی قەرزارێکت دایەوە الحەمدولله هەستا هەست بەبوونی خۆی دەکا هەر شتێک بۆ تەندروستی جەستە و دەرونی خۆت بەکاری بێنی. سوپاس بۆ خوای گەورە جەستت ساغە لە خواردنی باشە بەکاری دێنی خوا نەخواستن نەخۆش کەوتی ئەو پارەیەی کەوا لە دەرزی و دەرمان و دکتۆر و خەستەخانە و عەمەلیات و ئەوانە بەکاری دێنی خوا ئەوەشت بە چاکە بۆ دەنووسێ خزمەتی جەستەی خۆتت کرد خزمەتی دەرونی خۆتت کرد گەشتی جوانت کرد سەفەری عومرەت کرد کە عیبادەتیشە و گەشتیشە سەفەری شوێنێکی شوێنەواریت کرد چوویتە شوێنێک کە سنوورەکانی شەریعەتی تێدا نابەزێندرێ هەمووی حەڵاڵ و مباحە نەخۆت گوناهبار دەکەی نەخەڵک بەهۆی تۆ گوناهبار دەبێ بەڵام جەوێک دەگۆڕی دنیایەکی تر دەبینی کەیف و سەفایەکی شەرعیانە دەکەی دەروونت ئیسراحەت دەکە ئەو پارێژ لەو گەشت و سەیران و سەفەرە شەرعیەدا کە لە شەرع دەرنەچی و لە چوارچێوەی شەرعا بێ وەڵڵاهی ئەو سەیران و سەفایەش بە ئیزنی خوای پەروەردگار هەمووی جێگای گرتووە هەمووی بۆ قیامەتت بۆتە خێر و بەرەکەت. ومێدەوارم ئینشاءڵڵا خوا بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیمانەوە سەرۆت و سامان و ماڵمانەوە یا ڕەبی خوایە عەقڵێکمان پێ ببەخشی هۆشێکمان پێ ببەخشی بەپێ قورئانەکە بجوڵینەوە لە بەڵای ئیسراف و تەبذیر خوایە بپارێزرێن ئەوانەش دەستکرد و هەژارن یا ئەرحەم الراحمین دەرگای ڕزق و ڕۆزی لە ئێمەش و لەوانیش بکەیتەوە. آمين آمين والحمد لله رب العالمين. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين